خۆشەویستان دایک ئەمڕۆ بە مەزنەیە کە خی گەورە بەهشتی لەژێر پێکانی یاداناوە و هەر کاتێک کۆرپە لە ناوسکیدا دروستە بێ هەتا و کاتێک کە وەفاتەکات و ژیان بەجێهڵێ بەردەوام لە خەمی منداڵەکانیەتی ئەرک و بەرپرسیارەتێکی زۆری لە ئەستەوێ بۆی کە ئەم منداڵی پەروەردە بکە ئەم منداڵی پێ بگەێنێەوە لەسەر بەها جوانەکان پەروەردەی بکە بگومان ئەمە سیفەتێکی خۆڕستکێکە خی گەورە لە ئافرەتا دروستی کردووە بەڵام جگەل لەوەش پێویستە دایک هەندێک تایبەتمەندی هەندێک ئەرک و بەرپرسیارەتی کە لە ئەستۆی بە جوانی جێبەجێ بکاوە لە خەمی پەروەردەی منداڵەکان یابێ بۆی کە تاکێکی دروست بە کۆمەلگا پێشکەش بکاوە دایکانیش هەمیشە نمونەی بوونێمە چەندین نمونەی جوانی دایکانمان هەیە گەر هەر لە پێشینەوە سێر بکەین چەندین زانای گەورەمان هەیە کە هەمیشە بە بۆنەی دایکەکانیانە توانیویانە بگەن بە پلە و ئاستێکی باڵا و بچگەلەوەی کە منەوەکانیان پەروەردە بکەن بە شێوازێکی دروست و ئەمڕۆ لە جیهانی تەکنەلۆژیا و گۆڕانکاری خێراکانە لە سەردەمێکدا کە پەروەردە سەختتر بووە ئەتوانین بڵم ئەرکی دایکانیش قورستر بووە لە ماوە لە نیەخانانی هەر شتێکم خوێندەوە ئەیوت ئێستا کاتە دایکێک منداڵێک بەخێوکاوکو 5 منداڵی ئەو ساوایە چونکە بێ بابەتەکان زۆر دایکەکە بێ هەم ئاگای لە خۆی بێ هەم منداڵەکە لە هەموو لایەنێکەوە پەروەردە بکاتوە بیبا بۆ قوتابخانە پێشتر ڕەنگە ئەوە کەمتر بوو بێ دایکەکە لە شوێنێکی زۆر دوورانە بوو بێیان ئەو یانجگەر لەوە شۆنیان هەنێک دایک هەیە دەوامیشێ ئیشی دەرەوەش ئەکامش قورسایەتی زیاتری زۆری بۆ دایکان بۆ سەردایکەکە ماوای کردو ئەمڕۆ ئەرکی پەروەردە زۆر قورستر بێ ئەمڕۆ باسیێن بابەتە گرنگاکەیم زین سیفەتەکانی دایکی نمونەی چین بە میوانداری خاتو بەدری ئیسماعیل بانکخواست کە بە خۆشحاڵی لە ستۆدیۆ لەگەڵمانایە مامۆستا بەدری بەخێر بەخێرمامۆسای ئامادە بوون خۆشحاڵترم دەستیەوە خۆش بێ مامۆستا مەبەسمان چێە لە دایکی نمونەی بەنای خوای بەخشندەی میهرەبان لێرەوە سڵاو و ڕێز و حرمەت و خۆشەویستیم هەیە بە توایی بیسەران و بینەران دەستخۆشی بە جەنابتانەوە بۆ ئەم سەربازە و نانە دایک وشەیەکی زۆر جوانە زۆر واتە ئامێزە ئەتوانم بڵێم هیچ پێناسەیەک هەڵناگرێ هەست پێناسەی دنیا کۆ بکەیتەوە ناگا بە وشەی دایک بە دەستەواژەی دایک بە مەکانەتی دایک بە قەدر و حرمەتی دایک بەلێ هاتووی و کردەی دایک نازناوێکی زۆر جوانە بۆیە خۆی پەروەردگار ئەو نازناوە جوانی لێناوە و گرنگە کە دەڵێن دایک فیداکار بێ دایک مادوونە ناز بێ دایک قوربانی دەربێ دایک حەکیم و دانا بێ دایک بە ئیرادە و بە ئیرادە کاڵین بە ئیرادە و ئیداریش بێت بۆیە ئەو نازناوە پێچێ هەموو کەس توانای هەڵگرتنی نەبێ نازناوێکە کە دەڵێن دایک بێ دایکێکی بێوێنە بێ لە فیداکاری لە خۆبەختکردن لە پەروەردە لە قوربانیدان لە شەونخۆنی لە ماندوونە ناسی لە تەواوی تەسحیەدان دایک قوتابخانەیەکە کە دەبێتە ئینتاج و بەرهەمێنی مناڵ و پەروەردەی مناڵ و ئاراستەکردنی بە کۆمەڵگە جەنابەت باسی پێشینت کرد دایکی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی شافعی ئەگەر هەڵە نەبم تەمەنی 2 ساڵە بێ کە خوای گەورە بە هەتیوی تاقیەکاتەوە بێ باوکە بێت لە 2 ساڵەوە ئەم دایکە نیەت لەگەڵ خوای خۆیدا ئەهێنێ کە ئیمامی شافعی کە ناوی محەممەدە نەزری بکا بۆ عیلم باشە نەزری کرد بۆ عیلم لە تەمەنی 8 ساڵی دایتر کە خەریب و گەورە بوو عادات و تەقالیدی ئەوان مابوو ئەیانار بۆ عیلم لە شوێن و جێگەی خۆی و لە قەیبیلە و جێنشینی خۆینا بۆ شوێنی و جێگەیەکی تر کاتێک بەڕێی دەکا بە چەند درهەمێک بۆ ئەوەی کە لە خوێندنگەکەی خۆی تر ئایا حجرەیە ئایا هەر شوێنێکە تیا بمێنێتەوە لەگەڵ کۆمەڵک بازرگان و تاجرە ئەینێرێ بەڕێگەدا کە بێگومان هێشتا تەمەنی 7 ساڵانە لە ڕێگا احترامەن چەتە ڕێگەیان پێگرن نەها دایکی نمونەیی دایکی بە ئیرادە و لێ هاتوو دایکی حەکیم و دانا دایک ئەبێ ئەوەندە زیرەک بێ وەکو میکرۆسکۆپ هەموو حرەکەیەکی مناڵەکەی بناسێتەوە هەموو سلوکێکی بناسێتەوە هەموو مامەڵەیەکی بناسێتەوە قۆناغبەندی زۆرە لە ژیانی مناڵە بۆیە بێ لەگەڵ قۆناغەکانە ئەم دایکە مودارات کا گەورە ببێ علمی پێبێ جێنەمێنێ بزانێ لە تەواوی کایەکانی ژیانی ئەم مناڵەدا کە دوایی دێنە سەرەوە لە کێوە پەروەردە دەست پێ دەکا
تاوەکو دەکاتە قۆناغی زانکۆ پەیمانگە و حتاوەکو جەنابە جوانت فەرموو ئەم دایکە ئەگەر بۆ نمونە مناڵەکەی یاخودنەوەکەی گەی بێتە 6-7 ساڵیش هەر بە مناڵک بچووکە شیرە خۆرەکەی لە ڕووی هەست و سۆز و هاوکاری بوون و دەرگای میهرەبانی و ئەمانەوە طبعاً چەتە ڕێگە بە ئەوکە ئەگرێ بە کاروانچیەکان ئەگرێڵە چیتان پێ بێگومان ئەوانی هیچیان لەناو بار و پێداویستەکانان نیە غەیری خواردن و ئەوە ئەم مناڵە بە چەتەکاڵێ من بڕی 150 دیناری وابزام ئاڵتۆنیە شتێکی وایە پێمە ئەڵێ مناڵێکی وەکو تۆ بە تەنزەواڵێ تۆ ئەو بڕەپارێت پێ بێڵێ بەڵێ ئەڵێ کوارێک کوێدایە گاڵتەی پێێت و ئەزانە ناڕاستی لەگەڵم جەماعەتە چەتەیەکە ئەڵێ ئەوە لە فلان بارای و لەوێ هەڵگیرا بێگومان کاتێک بارەکە پشکنن ئەو بڕەپارەی تێدایە و دەریهێنێ ئەڵێ مناڵەکە جیا کاتۆڵە بۆ ئەمەت کرد ئەڵێ کاتێک دایکم بەڕێی کردم پێیوتم کۆمەڵێک ئامۆژگاری و مەوعیزەی پێوتم یەکێک لەناو ئامۆژگاریەکانە کە من مسافرم و سەفەرەکەم و ئەهلی علم بۆ علم ئەڕۆم کە بێگومان نەزری کردو ببێ بەو عالمە گەورە و هەتا دنیای خەڵک لەسەر فتووەکانی ئەو کارەکە وتی هەرچیەکت کرد لە دنیا بەس ڕازگۆ بە بۆی پێغەمبەری سەروەریش عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ مسڵمان بۆی هەیە کۆمەڵێک سیفاتی نەخواز و نەخوازرا و نەشازی هەبێ بەڵام هەرگیز درۆ ناکات بۆیە ئەو چەتەیە بە دوای دادار و دەستەکانیشی باوەڕیان هێنا ئەمە باس لە پێشینەکەین باشە ئافرەتانی پێشینە و کەڵ ئافرەتانن کە منافەسە و مسابقەیان کردو لە مەیدانەکانە لەگەڵ ئەسحابە و زۆر لێ بڕاوانە و لێ هاتوانەشان بەشانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جەنگان تێکۆشان تا ئەم حەزارەتە دروست بوو هەروە بە ئاسانی و سانای ئەم حەزارەتە دروست نەبووە بۆیە دایک زۆر گەورەیە دایک ینی بەڕاستی ئەو کەسە میهرەبانەیە کە تەواوی پێداویستیەکانی تەواوی چۆنەڵی هەنگاوەکانی پەروەردە و هەموو قۆناغەکانی مناڵ وەجگەرگۆشەکەی لە خۆ دەگرێت بەڵام دایک نابێ جارێ دەستە و ساندا بنیشێت تاوەکو دەگاتە قۆناغی حەمل و تاوەکو مناڵ لە دایکە بێت تاوەکو نابێ دایک پێش بوون بە دایکی پێش قۆناغی هاوسەرگیری لە قۆناغی کچێتی و کوڕژ لە قۆناغی کوڕەتیە هەوڵی ئەوە بدات چۆن پەروەردەی مناڵ دەست پێ بکات مناڵێکیان بر بۆ لای مامی ئەحمەد 6 مانگ بوو وتی چۆن پەروەردەکی وتی جێماون درەنگ بووە دوا کەوتون تی بۆ خۆ هیچ قسە نازانێ تێ بۆیە پێش دەستپێکی هاوسەرگیری بزانی کێ دەکەی بە باوکی مناڵەکەت کێ دەکەی بە دایکی مناڵەکەت پەروەردە لێرەوە دەستپێکە خاتووەنیا خاتو لەنیە باشە مامۆستا بەهێنانە دنیای منداڵێک دەکرێت بۆ ئافرەتە بوترێت دایک یان نەخێر سیفاتی دایکایەتی جیاوازە لەوەی کە منداڵێک بێنیتە دنیاوە ئوستازەگیان وەکوتم هەڵگری ئەو نازناوە جوانە شایستە و شایەنی هەموو دایکێک نییە لەبەرەوەی کە بەندە سنتێکی ڕاوێژکاریم هەیە تقریبان ڕێکخراوێکی مەدەنیش سای خێزان بۆ چارەسەری کێشە کۆمەڵاتیەکان بەردەوام لەو جۆرە میحنەت و دەرد و ئەوانەمان هەیە لە بەرکەوتنە کۆمەڵە دایکێکمان هەیە ئەوەندە سزای توندی مناڵیاوە کە خوای گەورە بە هێڵی سوور دایناوە بە نمونە سووتان بە نمونە داخکردن بە نمونە هەڵواسین بە نمونە کێڤڵ بەکارێنان بە نمونە ئاسەوار و شێواندنی جەستەی جوانی مناڵ وا لە کەیسەکانیشا لە کاری پەرلەمانی ئەچوینە نەوجەوانان ئەوانە ئەمان بینین کە دایکی زاڵم و ستەمکار چۆنەڵی ستەمی لە مناڵ کردو جارێک بابەتی سووتان ئەو دەسەڵاتە تەنها بۆ ذاتی پەروەردگارە من کەیسم هەبووە دوو خوشک دایک سزایدا بوون هەردووکی ئەندازی ئەم بەشەی دەستیان کەمە زیینەیە بۆ کە جوانیە هەموو جارێ لە مەجالیسەکانە ئاوا دەستیانە شاردەوە لە بەرەوەی جوانی ئێریان شێوە بوو هەبوو دایک لە عنف و تووڕەی خۆیان دانی زیینەی مناڵی شکاندبوو یا ئاسەواری ڕوومەت و جوانی کە ئەمە شکڵێکی زیینەیە بۆ خودی ئافرەت هاکە خوای گەورە ڕێگەی بەدەست و دەم و چاویشدا هەر ئەوەنەوە نیە شێواندوێتی بۆ نمونە لە مامەڵەیە لە تەعامولیا لە ڕۆزی پەیداکردنیە لە نەفەقە پێدانیا لە پەروەردەکردنیە لە هەموو ئەوانەدا باڵتیل و فاشیلە بۆیەوە ناکرێ ناوی لێ بنەی دایکە هەندێک دایکە هەیە خۆی دوای حەز و خولیا و خەونەکانی خۆی کەوتووە بە حەزێکی لادەرانە و ناشەرعی مناڵەکانی لەسەر شەقامن بەڵام دایکیش هەیە کە ئینتاجی بەرهەمێنی مناڵە بەهستی بەرپەرسیاریانەوە لە قۆناغی دەستپێک و پێش دەستپێکی حملەوە پەروەردەی خۆی دەستپێکە خۆراکی تەندروستی و جەستەی دەستەبەرەکە 3
مانگی پێش حمل فۆلیک ئەسید و گرنگی بەجستە و ڤیتامیناتەکان و کالسیۆماتەکان و هەتا دوایی خۆراکی ڕۆح لە بینی خۆی و خوادا دەست پێ دەکا چۆن لەگەڵ خوای خۆیدا ڕێک بێ بۆ منە چۆن ختمی قورآن بەسەر حملەوە بکات چۆن ڕقی شەرعی بەسەر مناڵەکەدا بکات چۆن لە تەمەنی 6 مانگی حملەکەدا وتوێژی لەگەڵا بکە هەموو ئەمانە گرنگن تا لە دایک بوون و بانگ و قامەت و هەڵبژاردننی نازناوێکی جوان و قۆناغەیەک لە دوای یەکەکانە چۆن دەست پێ بکات چۆن پەروەردەیکا چۆن تەوعیەیکا نەخێر هەموو دایکێک هەڵگیری ئەو نازناوە جوانە نییە بەڵام دەبێت دایک بە معنای کەلیمە میهرەبان بێ بە سۆز و بەزەی بێ خاوەنی عاتیفە بێ مناڵەکان لە دەوری خۆی بکات کۆکاتەوە هاوڕێ بێ لەگەڵ مناڵەکانیە دایک دەبێت سەرنجی وردی هەبێ نەک دایکێکی ڕەکیک دایکێک پۆلیسانە مامەڵە بکە دایکێک لە هەموو هەڵسو و کەوتێکدا بەردەوام محاسبە و سەرکۆنەکردن نا ئەبێ دایک ئەوەندە سەنگین و سەلار و حەکیم و دانا بێ بە دوای تەوقیتێکی گونجا و لەبارە بگەڕێ بۆ تەوعیە و تەربیە مناڵەکەی سلوکێکی مناڵەکەی بەدڵ نییە مامەڵەیەک تێبینیەک شتێکی لەلا دروست بووە حەزێکی لادەرانە هەنگاوێکی لادەرانە بنمونە بڵێن ڤیپێکی پێبینێ باشە جگەرەیەکی عادی پێبینێ یا خوێکی نەشاز و نەخوازرایی پێبینێ ئۆتۆماتیکی وە بکو بۆمب بە مناڵەدانە تەقێتەوە باشە تەوقیتێکی گونجاو هەڵەبژێرێ دانوستانێکی جوانی لەگەڵاکە دەستەواژەی سۆزدارانەی لەگەڵا بەکارەهێنێ کۆمەڵک پێشێکی جوانی بۆ ئاماداکە ئەم هەڵەی لێناکە بە دێوەزمە تاوەکو وردە وردە قۆناغ بە قۆناغ تا مناڵەکەی ئەکڕێتەوە بەڵام ئەگە دایک ڕەکی بۆ هەموو چرکە ساتێک لەسەر سەری بوو بە محاسبە و سەرکۆنە دەستی پێکرد ئەو مناڵە لەدەست دەرەچێ و لا ڕێبێ بەڵام دایکەکە کە دانا بوو هەمومان مرۆڤین هەڵ ئەکەین بۆی هەیە شەیتان حەزێکی لادەر بۆ مناڵەکان دروستکا بۆیە دەبێت لەو کاتەدا کە دەڵی دایک بزانیت ئەبی بە چی هێزێکی معنەوی تربەوی هەتا دوای باشە خات و بەدریە هۆکار چییە کە هەندێک دایکمان هەن هەست بوو بەرپرسیارەتی دایکایەتیانە ناکەن کە لە ئەستۆیانە و هەمیشە دەستەواژێکیش هەیە تۆ پێشەوەی کەسێک پەروەردەکەی بێ خوو پەروەردەکرابیت خۆت پەروەردە بکەی و دایکیشیانی ئەمڕۆ ئەبێ بەردەوام بخوێنێتەوە بێ بەردەوام خۆی پەروەردە بکە ئەنجا لە خەمی مناڵەکە بێگینا ناتوانێت وەکو پێویست و من ئەمڕۆ پێم وایە ینی ئێمە مەدرسەیەکمان هەیە کە نمونەی جوانمان پێڵێ فەڵەستین و غەزەیەکانن یانی چەندێک جوان منداڵ پەروەردەکەن دایکێک شانازی ئەوەیە کە چەند منداڵی شەهید بووە لە کاتێک ئاگەردایکێکی تر بێ لە شوێنێکی تر بێ ئەوە بەس ئەگریت و هەتاماوە بەخەم و ئازارەوە دانیشێ خۆ ئەویش خەفەتە خوا بەڵام ئەزانێ منداڵەکە لە پێناو چیا شەهید بووە لە پێناو چیا پەروەردەی کردووە لەناو ئەو بردومانەیە دانیشن مەجلیسی قورئانیان هەیە حافظ قورئانن ئەم نمونانە چیمان پێڵێ هەر وەڵامی پرسیارەکەت لەناو قسەکانی جەناب تابوونی هەیە بۆ ئەبێ دایکێک هەستی بەرپرسیارەتی نەبێ بۆ پەروەردەی مناڵەکەی بۆ ڕۆڵی دایکایەتی بە خەرج نادا بۆ وەعیەتی نییە بۆ ڕۆشنبیر نییە بۆ جێماوە بۆ خوێنەر نییە بۆ نووسەر نییە بۆ پەروەردەکار نییە بۆ مەبدەئی نییە هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە دایکانێکی کەمتەر خەم و بێخەم و مناڵێکی چەتون و هاروهاج و سەر لێ شێوا و سەر بە ئاشوب نەشیا بۆ کۆمەڵگە ئێمە دەبێ هەوڵی ئەوە بدەین مناڵەکانمان ئەوەندە چاکساز بن شیاو بن بۆ ناو کۆمەڵگە بۆیە ئەگەر دایکێک باگراوەندێکی دینی هەبێ خاوەنی مەبدە و بیر و باوەڕێکی پۆڵاین بێ کە ئیسلام و قورئانە کە کارپێکردنی سونەتە بەرزی پیرۆزەکانی پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام هەرگیز لە پەروەردە جێنامێنێ هەرگیز بێغەم نابێ بەرامبەر بە مناڵەکەی هەرگیز ئیهمال نابێ نمونەی دایکانی غەزە تێنایەوە دەیزانی لە چ سۆنگەیەکەوە لە چێوە سەرچاوی گرتووە لە سۆنگەی بیر و باوەڕێکی پۆڵاینەوە بەغەمبوونی دواڕۆژی مناڵەکەی ئێمە نمونەی دایکێک بێنینەوە لەم ژوورەدا بنمونە تەشبیه نەبێ خوا نەخواست ئاگرێکە کەوێتەوە مناڵ و جگەرگۆشەکە مالێرن ئازیزێک مالێرێ خوشکێک مالێرێ برایەک مالێرەیە ئەبێ هەوڵ ئەو دایکە هەوڵ ئەیە ئەگەر خۆی لە ناو بچێ فەورەن مناڵەکە لە ئاگرەکە ڕزگارەکە بۆ ئەوەی ئازار نەچێژێ باشە خوا نەخواستە حاڵەتێکی حادیسە بێتە پێشەوە سارەیە کە شتێکە خۆی خاتە بەر فیشەکەکە سارەکە بۆی مناڵەکەی پارێزێ ئەم هەست و سۆزە لە دنیات ئەتەوێ بیپارێزی و ئازار نەچێژێ ئەی نابێ بزانی ڕۆژێکی بێکۆتا چاوەڕوانمانە قیامەتێکی بێکۆتا چاوەڕمانمانە خوای گەورە سزای تاوانبارانەدا بە سووتان ئەی ئەو کاتە چۆن تەحملەکەی مناڵەکەت جگەرگۆشەکەت کچەکەت کوڕەکەت ئازیزەکەت بەبەر چاوتەوە لێ
لێ جیا بکرێتەوە بۆ جەهەنەم بۆی ئەگەر باگراوەندە دینیەکەی نەبوو ئەم تێگەیشتن و تێڕوانینەی نابێ ئەوەی کە خاوەنی دین و مەبدە و بیر و باوەڕێکی پۆڵاین بێ کە خاوەنی عەقیدەیەکی پاک بێ کە باوەڕی بە تاک و تەنهایی خوا بێ ئیتاعی پەروەردگار بکە فەڕایزەکان جێبەجێ بکە لە ئەمر و نەهیەکان ئەمرەکان جێبەجێ بکە لە نەهی دوورکەوێتەوە بێگومان دایکێکی کۆکراوە بێ دایکێکی پەروەردەکارە بێ دایکێکە بێ هەستی بەرپرسیاران ئەبێت بە ئەوانەی کە بۆ نمونە ئیهمالن يعني جاري وایە کەسەکانە ئیلتیزاماتی ئەوشی نییە بەڵام هەستی بەرپرسیاراتی زۆرە من جاری وایە بۆنەی کار و پیشەی وەزیفیمەوەیە لە پەرلەمان هاوپیشەم هەبووە ڕاستە ناباڵا پۆش بووە بەڵام بەڕازگویانە بیڵم زۆر جوان مناڵەکەی پەروەردە دایکێکی سەرکەوتوو بووە لە ڕووی بڕوانامە لە بڕی خوێن لە ڕووی پەروەردە لە ڕووی ئەمینی لە ڕووی دەستپاکی و ئەمانە بۆی دایگە بێ وشیار بێ دایگە بێ خوێنەوار بێت دایگە بێ لە ئەست و مستەوای مناڵەکانی زیاتر ئیلمی پێبێ بێت جێ نەمێنێ ئێمە لە سەردەمی لاییماندا تەوئیانە کردین بەردەوام خول لە دوای خۆل سیمینارات کۆڕ نووسین بەرهەم ماڵداری هیچ یەکێک لە ئێمە بەبێ خولی ماڵداری نەڕۆشتین بۆ قۆناغی هاوسەرگیری ئەوە بزانین چۆن مدارەت لەگەڵ ژیانی هاوسەریاکەین چۆن ئەبینە دایکێکی سەرکەوتوو چۆن ئەبینە باوکێکی سەرکەوتوو چۆن مناڵ ئاراستەکەین قۆناغ بە قۆناغ لە قۆناغی یەکەمەوە شتێر پێدان و تاوکو قۆناغی کۆتایی کە زانکۆپی مانگا و ناردنی بۆ ماڵە هاوسەرانی خۆی ئەوە بووین لەسەر ئەو بابەتەی مسلمانانی غەزەخات و هۆنیا چیرۆکێک زۆر سەرنجی ڕاکێشام دایکێک لە کاتی بۆمباران و شەڕ و جنگ و ناڕەحەتیەکانی ناو غەزە هاوسەری لەدەست ئەیە خاوەنی دووسێ مناڵی وردە لەژێر چادرێکە جێگیر بووە ئەڵێ خوایە سوپاست دەکەم باوکت لێ وەرگرتینەوە باوکی مناڵەکانت لێ وەرگرتمەوە خێمەیەکەیە ئەو خەڵکە ئەوتانیەتی باوکی مناڵەکانت بردەوە خواردنێکەیە خەڵکەکەی ترنیەتی باوکی مناڵەکانت لێ وەرگرتمەوە تەندروستیمان هەیە خەڵکێکی ترنیەتی دەسوقاتی مناڵەکانم هەیە خەڵکێکی ترنێتی ها هەستکردن بە بەرپرسیارەتی و سوپاسگوزاری بوونی ئەمەتەکان منداڵێکیش وا لە دایکی بڕوانە بزانە دایکی مەم شازە بیرەکاتەوە خۆشی یانی کەسێکی گەورە و ئەم دەستەواژانەی گوێ لێ مناڵەکەی زۆر مناڵە هەتەمەنی تقریبان 3 بۆ 4 ساڵانە ترفشاری بۆ ڕۆژەکان دوور و درێژ ئەبنەوە جەنگەکانێتی وای لێ دێ بێنان ئەبن بێ خۆراگە بن بێ سەرپەرش دەبن لە شەوی ڕەمەزان کە بۆ بەیانی جەژنە دێت و ئەڕوات بە ناوی یەکێک لە مناڵەکانی ئەبوو فلان بۆ جێتێشتین بیرت دەکەم ئەبوو فلان بۆ ئاوات کرد بۆ جێتێشتین بیرت دەکەم یاد دەکەم یەکسەر ئەم مناڵە 2 ساڵە بە خەبەر دێڵە دایەکیان ئەکرێ ئەو دڵە شکاوی خۆت بێنی تەجێگەی دڵەکەی من و دڵی من بێت تەجێگەی خۆت خرم دەستەواژە مهمەتە و مناڵێکی 3-4 ساڵان ئەم دەستەواژە جوانە بەکاربێنێ ئەم ئیزەتە ئەم غیرەتە ئەم ئیمانە ئەم پەروەردە جوانە ئەم بۆ نمونە حاملی قورئان و ئامیلی قورئان بوونە ئەم کارکردنە بە قورئان ئێمە بەڕاستی ڕۆحیەت جاری وایە لە پەروەردی مناڵان نابینین بەداخەوە پەروەردە کاڵ بۆتەوە بابەتی ڕۆحیەت و ئیبادەت کاڵ بۆتەوە خۆراکی ڕۆحی مناڵەکانمان لە خودی دایکەکانە کاڵ بۆتەوە بۆیەوە کاردانەوەی لەسەر مناڵەوە گرنگە کە دایک وشیار بێ و خاوەنی بیر و باوەڕێکی پۆڵاین بێ لەگەڵ خوا پەیوەندی بەهێز بێت تاوەکو بەرەکەت خاتە ژیانی خۆی و خێزان و پەروەردەی مناڵەکانی باشە مامۆستا بەدریا قۆناغی پەروەردە بۆ ئەوەی دایکێکی نمونەیی مناڵەکەی ئاراستە بکات بە چەند قۆناغ دەبێت و لە کێکۆ دەست پێ بکات طبعا کۆمەڵە قۆناغ هەیە بۆ پەروەردەی مناڵ جارە من لە قۆناغی شیر پێدان و دەست پێکەم بەداخەوە ئێستا بۆتە دیاردە لە ناو دایکانە بۆیە دەڵم دایک بەڕاستی زوڵم و ستەماندێک نازناوی دایکی لێ بنرێ ئێستا بۆتە دیاردا بۆتە بابەتێکی بۆ نمونە شەرمامێز کە دایک ئەبێتە دایک شیری خۆی پێ بدات بەس خات بەدری هەر لە مناڵبوونی شادایکێک بۆ نەبیرەکات و منداڵەکەی بە ئەمەلیات بێ بەس بۆی خۆی ئازار نەچێت جسمی تێک نەچێت ئەوشمان هەیە دەم خۆش دەی باشە خوای گەورە بۆ هەڵی بژاردووی بۆ کردویتی بە ئینتاجی بەرهەمێن چۆن ئەو مناڵە خەلق بووە و پیتێنراوە چۆن 9 مانگ لەوێ توانای هەڵگرتنی تەیە خوا لەم قۆناغانەدا هەموو توانات پێبەخشێ قۆناغی بێزووکردن قۆناغە یەک لە دوایەکەکان تا قۆناغی لە دایک بوون دێ ئیلم سەلواندێتی خات و هۆنیا تەنها لە بۆن منە بوونی ژانێکی مناڵی طبیعی شەرعەن شەرمینێ بێم ئەم ڕاستیانە بخرێتە ڕوو مەلاین خانەی زیندوو مردوو زیندووە بێتەوە مەلاین خانەی مردووبان جاندانی ژانێک بوونی ژانێکی مناڵی طبیعی مەلاین خانەی مردوو زیندووە بێتەوە
لەگەڵ ئەنجامدانی هەر ژانێکە سبحان الله پەستان دروستە بێ بۆ کردنەوەی سیئە مناڵە و تەکمیلەبوون و تاوابوونی سیئە مناڵە تێبینیتان کردەوە مناڵانێک کە بە ناتەبیعی لەدایکە بن سییان تەواو نییە قەسەباتیان هەیە سیەکانیان دەکسە تووشی زەردویە بنەوە ئەو بارودۆخەکانە بۆیە ئەرکی دایکە کە تەحمولیە خی گەورە خۆی ئەو حاڵەتە نۆرمەڵ و تەبیعی داناوە ئەنی تۆ لە بریخوا قەرارەیەیت بۆیە گرنگە دایک لەگەڵ ئەو ئازارەدا تەحمل بکات لەگەڵ هەموو ئەو ئازارەدا خی گەورە ئەحیایە کاتەوە زیندویە کاتەوە ئەکتیڤە کاتەوە ماسوولکە و تەواوی جستەی زیندوو ئەبێتەوە بە لە دایک بوونی ئەو مناڵە بەس نبینێ 6 پێز ئەبڕدرێ و مزاعفاتی هەیە و تا 6 مانگ نایەتەوە تایم بابەتیشێت پێدان ئەرکی دایکە ئەرکی دایکە ئەرکی دایکە ڕزقی ئەو مناڵە لەسەر سنگی دایکە ئەمە پێوەەر نییە بۆ نمونە قەباری سنگی بچووکە ناتوانم شیری پێ بدەم نەشتەرگەییم کردووە هەر شتێک لەم بابەتانە من مڕافقی هەر نەخۆشێک بوو بە مستەحیلە نەشتەرگەری و غیرە نەشتەرگەری یەکسەر ڕۆژی مناڵەکە بە ممکی چەپی دایکەکە شکاندووە کە لە 11 جۆر نەخۆشی پارێزی باشە جمگە و جەست ئێسقانەوەمە بەهێزەکە تا هەفتەیەکیش خستی ئەو شیرە هەر بە هەمان شێوە جۆرێک لە سوود ئەدا بۆ مناڵە بۆی تا 2 ساڵ پێویستە دایک ئەمەکە جێبەجێکە خۆشی بۆی تشتی بێ وەزیفەی یاخۆ نەیبێ نەیکە بەرپرسیارە لە قیامەت چکم ئەم شیرە حافزی تێدایە تووشی تەماڵیەکە عادەتەن تێبینی بکە و مناڵانی کە شیری دایکە خۆن چەند زیتەڵ و زیرەک و ئەوەن ومێ دەکەم پەیامەکە ما بگات دایک بۆ ئەستی بەرپرسیارەتە هەستی خاتوو هۆنیا خاتو لەنیە بابەتی قۆناغەکان حەدیتەکە باسی ئەوە کا لە دوای لە 7 ساڵە ڕابهێنرێن باشە لە 10 ساڵە تۆزە تند و تۆڵتری بکەینەوە جەختکەین خست و خۆڵانەتر بیانهێنی لەسەر ڕێڕەوی ڕاستی خۆیان و هەندێک ئاداب و قۆناغ و ڕاهێنانی نوێشکردن و ناسینی خۆی پەروەردگار و ڕاهێنان لەسەر باڵاپۆشی بۆ کچان و ئاراستەکردنی کوڕان بۆ مزگەوت و ئەمانە گرنگە هەر دایکە قائیدێکی باش بوو ئۆتۆماتیکی ئەو سلوکە جوانە نەقڵەبێ وە کچەکەی هەر باوکێک قائیدێکی باش بوو سەرکردەیەکی باش بوو نمونەیەکی باش بوو ئۆتۆماتیکی سلوکی ئەم باوکە نەقڵەبێ بۆ مناڵەکەی باوکێک جگەرەخۆر ئۆتۆماتیکی کوڕەکە جگەرەخۆر دەرەچێ مەشروبە بە هەمان شێوە ئەهلی مزگەوتە بێتە ئەهلی مزگەوت بانخوازە بە هەمان شێوە ئەکادیمیە بە هەمان شێوە خراپە و تێکدەری کۆمەلگایە بە هەمان شێوە ئۆتۆماتیکم سلوکانە بۆیە دەبێت دایک و باو قائیدێکی زۆر جوان بێ پێشەنگێکی زۆر جوان بێت چکم سلووکی مامەڵەی تەواوی ڕۆژانی ژیانی نەقڵەبێ بۆ داهاتووی بۆ گەورەبوونی بۆ ژنبوونی بۆ دایکبوونی بۆ باوکبوونی هەندێک قۆناغەیە وتمانی تر لە دەوا جەخت دەکەین تەمەنی 11 ساڵ تا 13 ساڵ پێوتری هەرزەکار باشە هەرزەکاری واتە هەڵەشەبوون واتە هەڵچوون واتە ئینفعال واتە مەجلیس تێکدان واتە شەق وەشاندن و بۆ کەس وەشاندن و دەنگ بەرزکردنەوە بۆیە بێ دایک و باوکم حاڵەتە بە نۆرمەڵ وەربگرێ نابێ دەرگا بکەینەوە بڵێن دێوە قەیناکە هەرزەکارە بە ئارەزوی خۆی بۆ نمونە خەریکی خوانە خواستە کەتن و چقە وەشاندن و شتی ناتەن دروست بێ بەس ئەبێ بە حاڵەتێکی نۆرمەڵ وەربگرین لەبەر ئۆتۆماتیکی گۆڕانکاری بەسەر جۆری هۆرمۆناتەکانیان نادێ کوڕە دەنگی ناخۆشە بێ گڕە بێ وەنیە لچوو لێوی ناجوانە بێ لە پڕەکامووی لێ ئەڕوێ وەنیە کچ بە هەمان شێو گۆڕانکاری بەسەر شێوەی دەم و چاو و زیب بکە و کچیش کە چەند هەستیار و حساسە لەناو کۆمەڵگە ئێمەشدا ئێستا تۆزێک وەزعەکە نۆرمەڵ بۆتەوە کچ تۆزێک گەورە بوو گەشەی کرد گۆڕانکاری بەسەر جستەیە هات ناو ناتۆرەی لێنرێ بۆیە لەگەڵ ئەمانەدا کە ئۆتۆماتیکی گۆڕانکاری بەسەر خودی جستەی کوڕ و کچە هات بە جۆرێک لە جۆرەکان هەڵچوون و تووڕەیی و خۆ خواردنەوە و ناڕەحەتی ڕوویان تێکە ئەجا کۆمەڵێک خولیا و حەز و شتی سەیری ولادەرانە لە مێشک و غەریزانە دروست ئەبێ ئەگەر تۆ بە پەروەردەیەکی ڕەسەنبەری پێنەگری ئەگەر زمینەی بۆ نەسازێنی ئەگەر تاقەکەی بە شێوەیەکی ئیجابی بۆ خاڵی نەکەیتەوە تاقە ئیجابی خاڵیکردنەوە بردن بۆ شوێنی جێگایە گەکوتمان تەوقەتی گونجاو کاتێک کە لەسەر سفرە و خوانی زۆر گرنگە زمینەیەک سازکەی کە مناڵەکەت چ خاڵک لەم قۆناغای پێویستەوە یەکەی ئەیبێ بۆ سەفەرکردن زۆر گرنگە کۆمەڵک خاڵ و بابەتی ئەوە لەگەڵا بکەیت کاتی نەخۆشی زۆر گرنگە کۆمەڵک بات ئێستا من پێرە لەگەڵ کۆتا مناڵما لەسەر سفرە و خوان دانوستانێکمان کرد ئەزانێ وتێکی تۆ من چەند ساڵە لە سنتەرێکی پەروەردەی دەرس خوێنم بەقی ئەمنی و کاتژمێرەی استفادەم نەکرد ئەها ئۆتۆماتیکی بە لەباری و بە هادیئی و بە پلان و بە بەرنامە ڕێژی ئەوە گرنگە بۆیە تەمەنیدا 11 ساڵ بۆ 13 ساڵی تەمەنی هەرزەکاری بێ دایک زۆر وریا بێ زۆر بە سەبر بێ زۆر بە ئارام بێ مدارات لەگەڵ ئەو تەبیعەتە بکە هەڵچوونی زۆری هەیە باشە تەمەنی
تقریبا لە سیانزەوە هەتاوەکو 16 ساڵ ئەویش تەمەنی تقریبا گەنجیە باشە مێر منداڵیشمانەیە ئەوەی کە باسمان کە جەختکردنەکە ئەم گەنجیە گەنج عادەتەن هەز بە شجاعیەکە هەز بە ئازایەتی خۆیەکە هەز بە عیلمی خۆیەکە هەز بە پێشکەوتنی خۆیەکە هەز بە واکە ئێمەی دایک نەزانین چاوکراوەنی نەخوێنەوارین ئەزمۆنمان نییە ئێوە ئەوە بۆ سەردەمی ئێوە ئەبوو ئەمە ئاوە ئەو دەستەواژانە لاو کوڕکچە هەیە جاری وا دەستەواژەیەک دایک بەکارێنە کوڕەکەی پێی پێەکەنێ وانە یا وشەی ئینگلیزی و هەندێک بابەتی سەردەمیانە هەیە پێچێمەی دایک وەکو جگەرگۆشەکانمان نەتوانی بەکاری بێنین بەڵام لە بەرامبەرە کۆمەڵک دەستەواژەی جوانی حەکیمانە هەیە مناڵەکەتی پێکەوەکەیتەوە بۆیە دەبێت تەبیعی وەریبگری بۆیە گرنگە ئەو خاڵی ئەو پرسیاری جەنابەت کردت لە ئاستی پەروەردەی مناڵەکان جێنەمێنین بەردەوام ڕۆژانە معلوماتێک وەربگرین لە قۆناغی پەروەردەی ئاستی ئەم مناڵە لەم قۆناغەدا چی پێویستە لە قۆناغی حەملا چی پێویستە چۆن خۆم تەویە بکەم لە قۆناغی شێپێدانە خۆم چۆن تەویە بکەم جامە ئادابی هێشیدا شیردان خۆزگە بەرنامێکی دەبێتمان لەسەر شیردانە کرد ئاداب و سلوکی خۆی هەیە چۆن شیرە دەی بە مناڵ و قۆناغی فێری نوێشکردن و ئاراستەکردنی قۆناغی هەرزەکاری چۆن خۆم تەویە بکەم چۆن لەگەڵم قۆناغە بتوانم مامەڵە بکەم چۆن نەبێ بە کوڕێکی چقۆوەشێنی خراپەکاری نێرگەلەکێشی ڤەیبکێشی نازانم چی یاخوانە خواستە زۆر مناڵ لادەرن و بەکارێنی موادی هۆشبەرن دوای دەبێتم ئیتر لە دوای تەمەنی 16 ساڵ ئیتر لە 18ەوە بۆ 22 تا 24 ئەمە تەمەنی کامڵبوون و قەراردان و بڕیاردان و ئاراستەکردن و ڕەئی لێوەرگرتنە بۆی ئەم قۆناغانە ڕەنجی ئەوێ ماندووبوونی ئەوێ ئیدارەدانی ئەوێ و بەڕاستی خۆدەوڵەمکردنیشی ئەوێ دەستخۆش باخوا گەر کۆتا ڕێنمایت بێت بە دایکان بەگشتی و بە گشتی بە هەموو کەسێک بۆی کە ئێمە بتوانین دایکێک بێن ینی بکەینە کۆمەلگاوە کە لە ئاست بەرپرسیارەتی پەروەردەگری منداڵەکانیدا بێ و لە خەمی منداڵەکانیدا بێ خاتو هەنیاستا ئێمە لە قۆناغی خوێندنەی مناڵەکانمان بەرکەوتنیان لەگەڵ کۆمەڵێک کەسی جیاوازەیە لە قوتابخانەدا مامەڵاکەن پێدەچێ مامۆستایان هەبێ ڕەکەزی بەرامبەر بێ بۆ کچ لە قوتابخانە فرۆشگا هەیە خاوەنی فرۆشگاکە ڕەکەزی بەرامبەر بێ بۆ کچ باشە ئێمە باسی کچەکەین جارێ مەفروزە وا لەگەڵ سایقی پاسا مامەڵاکە ڕەکەزی بەرامبەرە بۆ کچەکەت لەگەڵ سایقی تەکسیا مامەڵاکە ڕەکەزی بەرامبەرە بۆ کچەکەت نەخێر کافتریایەک مۆڵێک مارکێتێک بازاڕێک هەر شوێن و جێگایەک سەیرانگایەک داوەتیەک میوانیەک زۆر گرنگە ئێمە بزانین چۆن مناڵمان لە بەرکەوتنی حرام لە مامەڵەی حرام لە خەڵسوکەوتی حرام لە خۆنەریتی حرام بپارێزین ئەمە گرنگە کە بەڕاستی بە کەیسی یەک لە دوایەک لامانەکە کچانی هەرزەکار چۆن لە بابەتی سۆزداری و بابەتە نەخوازرا و حەزەلادەرەکانە و تێگلاون بە بۆنێ هاوڕێ خراپ مامەڵی ناندروستی لە ناو پاسەکەی مامەڵەیەدان تەندروستی لەگەڵ فرۆشگاکەی لە ڕێگەوبانی لە بازاڕی لەگەڵ هاوڕێ خراپی بۆ کوڕیش بە هەمان شێوە هەمان شتە گرنگە کاتێک لەگەڵ لە خوێندنگەکە لەگەڵ ڕەکەزی بەرامبەری کە مامۆستایەکی ژنە چەند بەڕێز و احترام و مامەڵە بکە کچەکەمان لەگەڵ مامۆستا پیاوەکە چۆن بەڕێز و احترام و شکۆمەندیەوە خۆی بپارێزێ لە تەواوی کایەکانی ژیان بۆیە مناڵ چ کوڕ چ کەس بەرپرسیارێتێکی گەورەیە دەبێ ئاگامان لە تەواوی کایەکانی ژیانی جونگەکانی ژیانی قۆناغەکانی ژیانی بەرکەوتنەکانی ژیانی بێ چکم تەنها ژیانی مناڵەکەمان تەنها خوێندنگە و زانکۆ پەیمانگا و بازاڕکردن نییە خزم و کەسوکار هەیە هاوڕێ هەیە گەڕک و کۆڵان هەیە تێوەگلان و بابەتە ئەلکترۆنیەکان هەیە بۆیە حەکیمبوونی دایک حەکیمبوونی باوک لێزانی دایک لێزانی باوک زۆر گرنگە باوک نابێت تەنها وەزیری دارایی بێ و بڵەوە نەفەقە پەیا ئەکەم و ژیانم بۆ تەمین کردوون و کەسابەتان بۆکەم بێ حەریز بێت چاوێکی تیژ بێ لەسەر پەروەردەی کوڕەکەی کچەکەی مناڵەکەی هاوکاری دایکەکە بێ دایکیش نابڵێن تەنها تەنزیفات دەکەم و تعلق بەستێ تەنها بە پاکردنەوە تعلق ببەستێ بە شتێکی ڕۆتیناتەوە یا تەنها لەسەر بەرماڵەکەی و زیکرەکەی بمێنێتەوە و ئەوەکەی تر ئیهمالکە چۆن زیکر و عیبادەت و نوێژ و ڕۆژەکەت بۆ لە ئەلای پەروەردگار عیبادەتە تەوعیە و پەروەردەی مناڵەکەت چەند قات بە ئەندازەی سونەتە مؤکدە و ڕاتبەکان گرنگترە بۆ ئینشاءڵڵا ئەبێ دەست لە دەست قووەت لەخوا هەستی بە پرسیارەتیمانتیا بێ مناڵەکانمان ئیهمال نەکەین خەمسار نەبین لە هەمووی گرنگتن ڕۆزی حەڵاڵیان پێ بدەین کە پەروەردەمان کردن
زۆر سانە ئەبن ئاراسی کۆمەڵگەیانکەی. سپاس بۆ خاتوو بەدری ئیسماعیل بانخواست کە لەم تەوەرە لەگەڵماندا بوو. دەست خۆش مامۆستاگیان ئەسێتمان سلام.